ئەکو ژمارێت ئاکنجیان قەزا زاخۆ 1970 کەسن لە دوایین زانیاری کامەیەت کۆم کرین ئەبەنە گۆی گشتی نەخۆشان ئەبێت سەردانێت دەستگەین ساغلەمیە کرین 655 کەسانن ئەvە بەراورد گەل 2016 106,000 کەس کێمتر بووینە سەبارەت ئامارێن لە دایکبوونی لە ساغلەمیە زاخۆ ئەف ساڵە کۆی وان زارۆکان ئەبێت ئاکنجیە زاخۆ ئەبێ هاتین سەردنیایە لە ساڵە 2471 زارۆک بووینە ئەبەژی بەراورد ب 2016 گەلک کێمتر بینە چونکە پار 7824 زارۆک بینە لێرێدا ڕاوەستیانە پێ دەبێت ڕێژە زێدەبوونە ئەنک و لە دایکبوونە زارۆکێ لە قەزا زاخۆ یەگەلک کێمت بیت بە پێچانەوە یەت ئاواران گەلە کشمە زێدەتر بن ئەم دێ ئامارێت ئاوارەژی دێ هەینە سەر وان زارۆکەی لە دەربەی نەخۆشخانەی لە دایک بوونە 639 زارۆکن و 118 زارۆک بووینە و مرینە ئەبێت ناکامن ئەنک و ئەبێت خوددەچ و کۆی زارۆکێن ناکام 705 بینە کۆی گشتیوان زارۆکێن هاتین سەردنیایە گەل ئاوارە و گەل پەنابەران لە نەخۆشخانە زاخۆ یە زارۆک بوونی 11505 زارۆک هاتین سەردنیایەدا لێرەدا ڕێژە زێدەبوونا خەلکی 1.92 پار 3.83 بی ئەف ساڵە تقریبان 5 سەدێ یەت کێم بینە